سڵاوتان لەبێ ئەزیزانی من ئەم کاتتان باش من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی زنجیرە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لەم ڤیدۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێرتان بۆ ئەکەین. کەمترین کۆنمرەی وەرگیراو بە پارالێل بە زانکۆڵاین بە ئێواران یاخود ئەو بەشانەی ئێوارانیان بۆ کراوەتەوە چین و چەندیان وەرگرتووە. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاری بینەرمان بن. ئەلبەتە ئەمێ ئەوەشتان بۆ باز بکەم کە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر هەموو بەشەکانی زانستی وەرەگرن، هیچ بەشێکی ئەدەبی وەرناگرن و هەروەها زانکۆڵاین تەنها بۆ خەڵکی پارێزگایە، واتە قوتابی پارێزگایشتر بە زانکۆڵاین ناتوانێت بێتە پەیمانگەکانی هەولێرەوە، جاتی سلێمانی بێت دهۆت بێت. بۆیە ئێمە لە کاتی نووسینەکەمان تەنها باسی زانکۆڵاینی پارێزگا ئەکەین یان تەنها ناوی زانکۆڵاین دێنین، باسی گشتی ناکەین، بۆیە لەو خاڵە ئاگادار بن. یەکەم بەشمان کە بەشی دەرمانسازیە لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر، زانکۆڵاین 85.945 وەرگرتووە. پارالێلی پارێزگا 84,462 گشتێکەی 93.143ە. ئێوارانی پارێزگا 81.240 گشتێکەی 92.571. بەشی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر، زانستی کە لەقەکەیەتی وەکو باسمان کرد، زانکۆڵاینەکەی 81.429، پارالێلی پارێزگا 78.974 وە گشتێکەی 83.705. ئێوارانی پارێزگا 77.429 و گشتێکەی 84.714. بەشی شیکاری نەخۆشیەکان 77.752 زانکۆڵاینەکەیەتی، پارالێلی پارێزگا 74.859 وە گشتێکەی 78.571. ئێوارانی پارێزگا 72.857 و گشتێکەی 77.714. بەشی سڕکردن لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر، زانستی وەرەگرێت. کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاین 76.969، پارالێلی پارێزگا 73.049 و گشتێکەی 83.143. یاریدەدەری پزیشکی ددان 74,395 زانکۆڵاینێتی و 71.209 پارالێلی پارێزگایە و 78.286 گشتێکەیەتی. بەشی پشکنینی چاو 72 زانکۆڵاین و پارالێلی پارێزگای 70.286 و گشتێکەی 71.429. بەشی تیشک 71,225 زانکۆڵاینە و پارالێلەکەی بۆ پارێزگا 69.488 و گشتێکەی 74.124. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر کە بریتیە لە بەشی ئافرەتان و لەدایک بوون، 69.049 زانکۆڵاینی پارێزگایە و پارالێلی پارێزگاکەشی 67.378 و 70.979 پارالێل گشتێکەیەتی. ئێوارانی پارێزگا 65.714 و گشتێکەی 70. ئەمە ئەو بەشانە بوون کە لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ ساڵی خوێندنی 2022-23 کەمترین کۆنمرەی وەرگیراویان بوو، بە هیوای ئەوەی سوودیان لێ ببینن. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوکو ئەوانیش سوودی لێ ببینن.